لا دێربی ژمارە 33 لە خولی ئەستێرەکانی عێراق و هەفتەی سی زاخۆ لەسەر یاریگەی خۆی پێشوازی لە هەولێر کرد. ئەمە یەکەم هێرشی یاریەکە بوو. عالی کاڵدمی گۆڵپارێز بۆ لێدانە بەهێزەکەی شێرکۆ کەریم ئامادە بوو. سوورپۆشانی خاوەنماڵ بەم هێرشە وەڵامی میوانەکەیان دایەوە. لەم هێرشەش زاخۆ نزیک بوو لە تۆمارکردنی گۆڵ. ئەم لێدانە ڕاستەوخۆی محەممەد قاسم دوا دەرفەتی یاریەکە بوو لە نیوە یەکەم. هەردوو تیپ بە ئەنجامێکی سپیگەڕانەوە بۆ ژووری خۆگۆڕین. لا نیوەی دومیش ئاستی هەردوو تیپ لە یەکۆ نزیک بوو. هەوڵیشیان بۆ گۆڵ تۆمارکردن دەدا. لا خولەکی 69 ئەمجەد عەتوان دوای بەشداری پێکرانی بە شێوازی یەدەک توانی بربەستی یەکسانی بشکێنێت و کوڕانی خابوور بە گۆڵ یەکەم پێش بکات. وەڵامی هەولێریەکان خێرا بوو. دوای کەمتر لە 2 خولەک شێرکۆ کەریم ئەنجامەکە یەکسان کردەوە. یونس عەبد دەرفەتێکی زێڕینی لە پێش بوو گۆڵی دووەم بۆ زاخۆ تۆمار بکات. ئەمەش دەرفەتێکی دیکەی تەواو مەترسیداری سوورپۆشانی خاوەن خاک بوو. لا خولەکی 84 ناوبژوان لێدانێکی سزای بۆ زاخۆ ئەژمار کرد. ئەمجەد عەتوان با سەرکەوتووی جێبەجێ کرد و گۆڵی دووەمی خۆی و یانەکەی لە یاریەکە تۆمار کرد و زاخۆی دووبارە پێشخستەوە. یاری تا کۆتایی بەم ئەنجامە مایەوە. کوڕانی خابوور بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک سەرکەوتوو بوون. بەم شێوەیە زاخۆ بە 52 خاڵ لە خانەی چوارەمی ڕیزبەندی مایەوە. هەولێریش بە 28 خاڵەکەی هەر لە خانەی 15 ڕیزبەندیە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.